سەرەتا پیرۆزبایی ئەم ڕۆژە ڕۆژی جیهانی زمانی دایک لە هەموو پێکهاتەکانی ئەم شارەکەی کردبوو. و دابەشبوونی لەو کاتەی دیاریکراوی کە خۆم بەبەسمە لەسەر چوارتەوە قساکەن. یەکەم باز لە چیەتی زمانەکەین، ئایا زمان چییە؟ و پاشان باز لە زمانی کوردیەکەین و پاشان باز لە دیالێکتەکانەکەین بە دڵنیاییەوە بۆ پەیوەندی زمان بە ئینسانەوە، زمان چ ڕۆڵێک ئەبینێ و دواتر باز دێنە سەر بابەتە ئەساسیەکەمان کە باسکردنە لە دۆخی زمان ئەلەم شارە. بەڵام کە ئاگاتە زانکۆ شۆکە بێت ئەوە بەسەر هەمومانە هاتووە. کاچیتە زانکۆ تۆ ئینسانێکی ئینسانێکی کامل بیت. بۆ لەبەرەوەی بە زمانێک کە قساکرێ زمانی عەرەبیە من حازر نەکراوم بۆی بە زمانی عەرەبی هەم تێبگەم. هەم زانکۆ هۆکارێکە بۆ ئەوەی کە نەتوانێت خزمەت بە ئینسان بکا وەکو ئینسان. چونکە ئینسانەکان جیاوازیان نییە، فەرق نییە لە بینی ئینسانەکان کە کورد بێ، عەرەب بێ، تورکمان بێ، ئەگەر لووخەکانش بێ. چونکە ئەبێ ئێمە لەوە تێبگەین لە کەرکووک ئەگەر بمانەوێت بەیەکەوە بژین پێویستە کۆلگەی هاوبەش لەبێنمانە بدۆزینەوە کە زمانە. بەڵام بەداخەوە من خۆم بەسەرم هاتووە ئەو برادرانی کە ئەچنە زانکۆش ئەبینن زمانی کوردی لەوێ فەرامۆش کراوە. ڕاستە لە تابلۆکان نووسراوە، تەنیا بۆ نمونە لە بەشی زمانی عەرەبی، لە بەشی زمانی تورکمانی، لە بەشی ئینگلیزی، لە کۆلێژەکانە بە شێوەیەکی ئەبنووسراوە زانکۆی کەرکووک. تەنیا لە تابلۆ نیە، یعنی قۆناغێکی باشی تێ نەپەڕاندووە. تەنیا ڕێگا بەخێر ڕێگە بەوادرێت پرسیارەکانیان بۆ ئەکرێتە کوردی. خراپە لەبەرەوەی یەک عیلمەکە ناگات، ئەگەر بتەوێت تۆ لە ڕێگەی زمان و عیلمەکە بگەێنی، عیلمەکەت پێ ناگات. ئەمە یەک دووش ئینسان لە قۆناغی زانکۆ قۆناغێکی زۆر ئەساسە بۆ ئینسان خۆی پێ بگەێنێ، کەسایەتی خۆت پێ بگەێنی. من بەسەرم هاتووە کە چوومەتە ئەو قۆناغا کەسایەتی خۆم شکاوە بۆ لەبەرەوەی ئەبینم کە لە ئاسی زانستی من باش نیم. بۆ هۆکار ئاساسیەکە بریتیە لەوەی کە لە من زمانەکە تێناکەم. لە ئاستی ئەوەی بمەوێ ئینسانێکی کامل و هاوڕێکانم بە چاوێ لێمیانەڕانی کە من پێڵێن تەلەبەی تەماڵ لەوێ. کاکە ئێمە کە ئەوانەی خوێندنیان کوردی بۆ تەنیا یەک زمانە زانن تەلەبەی تەمەڵن لە زانکۆ. واز لە ناوازەکان بێنە، واز لە شازەکان بێنە و لە پەیمانگاش بە هەموو شێوەیەک. و بۆچی باسی زانکۆمان کرد؟ چونکە زانکۆ ناوەندێکی مەعریفیە، ناوەندێکە ئەتوانێت زۆر شت بۆ بەرهەم بێنێ. ئەگرا لە ڕێگەی زانکۆ زۆر ئاساییە، با لە قۆناغی یەکەمە لە جیاتی ئەوەی پێ زانستەکان بخوێن با زمان بخوێنی.